بێرانی یازی سڵاوتان لێبێت من یادگارفایەخەم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەمەڵقەیەی باسی ڕۆژ لە ئێستادا وەکو ئاگادارن یەکێک لە نوێترین و تازەترین پێشاتەکان پەسەندکردنی بودجەی 2017 عێراقا و پەسەندکردنی ئەم بودجەیە لە ئێستادا لەلایەن شەقامی کوردیەوە و لەلایەن بەرپرسانی هەرێمی کوردستانەوە بە دیاریکراوی لەلایەن ئەندامانی پەرلەمانی عێراقەوە یاخود ئەوەی پیانە وترێت ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کوردەکان قسەی زۆریان لەسەر کردووە. ئێمە ئەمڕۆ ئەم تەورەمان هەڵبژاردووە بۆ ئەوەی ئەم شەو گفتوگۆی لەسەر بکەین. وەکو ئاگادارن پەسەندکردنی بودجەکە هەر بەر لە پەسەندکردنی تا کاتی پەسەندکردنی قسەی زۆری لەسەر کرا. هەندێک ڕایان وا بوو کە لە بەرژەوەندی ئەم جارە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و خاڵ و دەستکەوتی باشی بۆ کورد تێدا جێگیر کراوە. لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ڕایگەیاندووە کە ئەوان ئەو پەسەندکردنە یاخود ئەو بودجەیە ئەو پرۆژەیە ڕەت دەکەنەوە و پێیان وایە کە بە شێوەیەک لە شێوەکان دژی کورد کراوە و نوێنەرانیش ئەگەر زانی بێتیان یاخود نەیان زانی بێت خراپیان کردووە کە دەنگیان بۆ داوە ئەوانەی کە دەنگیان بۆ داوە. ئێمە ئەم شەو هەوڵە دەین لە دیدگای دکتۆر موسەنا ئەمینەوە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی عێراق ڕاو بۆ چوونەکان وەکو خۆی لە سەرەتای کارەکەەوە تا کۆتایی کارەکە لە ناو پرۆژەکە بۆ لە پەسەندکردنەکە لە هەموو شتەکانە ئاگادار بوو بۆی بزانین ئایا ئەو قسانەی ئەکرێت سەبارەت بەوەی کە ئەمە کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کۆتایی پێهێنێت چەندی وایە و چەندی دروستە و چەندیشی دروست نییە. من زیاتر ناڵێم لە پێشەکێکە ڕۆمەلای میوانەکەم دکتۆر موسەنا زۆر بەخێر هاتی ئەرتان کێشە ئەم شەو لێرە حەزوورتانی ئەمەوێت سەرەتا بە کۆمەڵی قسەی گشتی خۆتەوە دەست پێ بکەیت سەبارەت بە پەسەندکردنەکە و چۆنی ئەبینن تا چەند باش بوو. زۆر سپاس بۆم دەرفەتە سڵاوڕێز بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی کوردستان 24. ڕاستی یاسای بوجێ یاسایەکی هەرە گرنگە کە هەموو جارێک ئەتوانم بڵێم یەک لەسەر چواری تقریبەن کاتی پەرلەمان ئەگرێ هەموو ساڵێک و ئەم یاسایە هەمیەتەکەی لەوایە کە استراتیژێتی بەڕێوەبردننی حکومڕانی دیارریەکە سێکتەرە جیاوازەکان حکوومەت دەبێت گەشە بە کامیان بدا چنێ بوجەی بۆ تەرخانەکرێ و لەوێشەوە استراتیژێتی گەشە پێدانی حکوومەت بۆ کۆمەلگا و ئاراستەکردنی خزمەت گوزاریەکان و گرنگیدان بە کەرتە جیاوازەکان لێرەوە دەرەکەوێت بۆیە بەشێک لە استراتیژێت و فەلسفەی حکومڕانی لە یاسای بوجا دەرەکەوێت. بەڵام بەداخەوە ئەوە 2 ساڵ ئەبێ ئەوەی کە هەیە لە عێراقا بوجە نییە ئەوە هەیە ئەتوانم بڵێم بوجەی موچەخۆرانە فقط و کەمێکیشی تەرخان کراوە بۆ بوجەی بەرەنگاری و ڕوبەڕووبوونەوەی شەڕی تیرۆر. زیاتر لەوە بوجە لە عێراقا کورتێنانێکی ئەوەندە کارەساتباری هەیە کە ناتوانی ئەو نەدیدگای حکومڕانی وەنا گەشە پێدانی کەرتە جیاوازەکانی کۆمەلگا ناتوانێت لە خۆی بگرێت. ئەم جارش کورتێنانێکی باشیە بۆ باس بە دڵنیاییەوە تریلیۆن دینارێک 20 تریلیۆن دینار ئەلانی کەم ئەمە لە ڕووی مخەتەتەوە لە ڕووی فعلیۆ احتیمالە کارەساتێک بێ بیکا بە 2 ئەوەنە احتیمالە دابەزینی سعری نەوت لە ئەو نەوتەی کە بەت پێم وابێ بە 43 دلار ئەگەر هاتە خوارتر لە ئەوە دووبارە عەجزەکە زیادەکە یعنی ئەمە لە ڕووی نەزەریەوە ئەوەنە عەجز هەیە بەڵام لە ڕووی عەمەلیەوە هەندێک جار کارەساتی سروشتی ڕوبەڕووبوونەوەی جەنگێکی نەخوازراوی نوێ دابەزینی سعری نەوت و احتیمالیشی هەیە عکسەوە ئەوەش ڕاستە کە گەر سعری نەوت لەوانەیە بەرزبوونەوەیکی بەرچاو بخۆ بینێکەمە لە ڕووی اقتصادی و چاوەڕوانکراو نییە بەس لە ڕووی واقعیەوە هەموو شتێک گونجێ ڕوودا. بەرحاڵ ئەوەنەی کە هەبووە لەم 2 ساڵی ئەخیر بە تایبەتی کە ئێمە ڕوبەڕووی شەڕی تیرۆری داعش بووینەتەوە لە عێراقا بوجەیەک نەبووە کە هاوڵاتیانی عێراق بتوان پشتی پێ ببەسن بۆ نەک حتا پەرەپێدانی کەرتە جیاوازەکان بەڵکو حتا بۆ ئەنجامدانی هەزاران پرۆژە حتا بۆ بژاردننی قەرزی فەلاح بۆ بژاردننی قەرزی مەسەلەن وەبەرهێنەر و ئەوانەی کە تەندەریان بۆ حکوومەت جێبەجێ کردووە و بۆ ئەوانەش هیچ نییە. هاتوۆتە سەرەوەی کە حکوومەتی عێراق حتا بۆ پێدانی موچە لە احتیاطاتی بەنکی مەرکەزی ساحب کردووە بۆ لەم ئەم بوجەی ئەم ساڵیش بۆ هەموو عەجزە شۆکەتایەتی ڕێگە دراوە 12 تریلیۆن زیاتر وەزارەتی مالیە بتوانێت سەنەداتی خەزینە تەبعکەوە قەرز بکە لە ئەستی نەودەوڵەت و لە ئەستی ناوخۆ حتا بە بێگەڕانەوە بۆ پەرلەمانیشیانی
ئەمە بۆ خۆی واکە کە ئەمە بودجەیەکی بە حقیقت کارە سادبارە و بودجەیەکی تەواو یعنی ناکارایە و بودجە نییە لە ڕاستیە کۆمەڵی قەیرانە یعنی پەرلەمان هەوڵەدا بەو داهاتەکەمەی کە ئەم عێراق هەیەی لەم ساتە وەختا طبعا سەرباری بوونی هەزاران نەوعی گەندەڵی لە وڵاتی عێراقە کە هەمووی داڕزاندووە لێرەوە بیگرە هەتا بەسرە ئەمە وای کردووە کە بودجەی عێراق بودجەیە کە ناتوانێت فعلەن گەشە سەندن دروست بکە و ناتوانێت وڵات بەرێ بڕێەوە هەر بە پشتبەستن بە بۆ چوونەکەی خۆت کە ئەم بودجەی عێراق ناتوانێت وڵات بەرێ بڕێەوە و ناشتوانێت گەشە سەندن و تەتەور دروست بکات ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین چۆن سوود لەم بودجەیە ببینین و ئەوەی لەناو بۆ هەرێمی کوردستان لەناو بودجەکە جێکراوەتەوە دڵخۆشکەرە لە ڕاستیە ئەم بودجەی ئێستای کوردستان بودجەی مامەڵەی بازرگانیانەیە لەگەڵ بەغدا نەک ئەو بودجەی کە تعبیر لە سیاسەتی مالیەکە کە سیاسەتی مالی پێویستە هی حکوومەتی اتحادی بێ مشکلەی هەرێمی کوردستان ئەوەیە نە دەوڵەتی سربەخۆیە نە هەرێمێکیشە بە تەواوی معنا دەسەڵاتەکانی هەرێم ممارەسە بکە چونکە ئەوەی کە هەرێم ئێستا ممارەسیەکە زیاترە لە دەسەڵاتی هەرێم لە زۆربەی دەوڵەتە فیدراڵەکانی عالم و دەوڵەتێکی سربەخۆش نییە بەشێکی حەقیقیش نییە لە عێراق یعنی دەوڵەتێک کە توانم بڵێم یعنی سربەخۆی ناڕاگەیەنراو ئەمە زیاتر وەسفە بۆ لەبەرەوەشی ناڕاگەیەنراوە و نائتراف پێکراوە ناتوانێت هەموو مامەڵێکی نێودەوڵەتی بکە لەوانەش مەسەلەن قەرزی نێودەوڵەتی لە ناوەندە نێودەوڵەتی ڕسمیەکان بکە مەگەر لە کۆمپانیا و مۆمپانیا باسانی کڕین و فرۆش بە حتا بە سامانی سروشتیشەوە کەی کرد ئێمە زانین کە کۆمەڵی کێشەی زۆر هەبوو لە بەردەم فرۆشتنینەوت ئێستش وای لێ هاتۆ حکوومەتی هەرێم خۆی ناچار کردووە ناچارە ئەوانە بخۆی وەڵام باتەوە کە 5-6 دلار هەموو بەرمیلێکی نەوت کەمتر بفرۆشێ لە سۆمۆ کە شەریکێکی عێراقیە بۆ فرۆشتنی نەوتی عێراق ئەمە وای کردووە کە ناتوانین بڵین دەسەڵاتەکانی هەرێم دەسەڵاتێکی هێنا لەبەرەوە بودجەی هەرێم لەگەڵ بەغدا بودجەیەکی ناڕوونە ئەسڵەن پێویست بوو دوای ڕاگەاندنی سربەخۆی ئابووری کەەوە فەشەلێکە لە فەشە لە گەورەکانی حکوومەتی هەرێم کە ڕایگەیاند و نەیتوانی ئەرکەکانی جێبەجێ بکە و نەیتوانی شەفافێتی داهات دروست بکە و نەیتوانی بە کارایی و بە سیعرێکی باش نەوت بفرۆشێ نەیتوانی ئەو کاتێک کە وەفرەی مالی و پارە هەبوو بیتوانیا کەرتە جیاوازەکانی گەشتیاری و پیشەسازی و کشت و کاڵ و ئەمانە برەو پێ بدات تا ئێستا بتوانێت دەستی کرێکار بگرێتە خۆی وە گەشە پێدانێک یاخود نەوعێک لە استیقراری اقتصادی دروست بکە بەڵکو حاڵەتێکی فشەڵبوونی بازاڕشی دروست کردبوو کە دوای دەرکەوتنیەوەی کە ئەمە فشەڵ بووە کاریگەری زۆری هەبوو لەسەر هەموو شتێکی عێراق لەسەر نرخی دراوی عێراق لەسەر بازار کەسادی بازاری ئێستای کوردستان لەسەر گرانبوونێکی ناوەختی هەندێک کاڵا و هەندێک شت لە کوردستانە کە دلیل بوو لەسەرەوەی سیاسەتی بەڕێوەبردنی هەرێمی کوردستان سیاسەتێکی ناتەندروستە و بەڕاستیش بڵێم سەریحتر کۆمەڵێک کۆمپانیا وەکو مافیا لە کۆمەڵی سێکتەری هەر هەستیاری نەوت و وەبەرهێنانی نەوت تا کارەکەن ئەمە وای کردو حکوومەتی هەرێم ناتوانێت و نەشی توانێت تا ئەم لە حزێش کە سەرەتاییترین معنای نەزاهە و شەفافەتی مالی لە بواری داهاتی نەوتا دەربخە ئەمەش نوێنەرانی کوردی لە بەغان ناچار کرد ئێمەی ناچار کرد کە بەم ئاڕاستەیە بڕۆین کە ئێستا نەوتی کوردستان جارەتر لە ڕێی سۆمە و لە ڕێی عێراقەوە بفرۆشرێتەوە کە ئەمە پاشەکشەیەکە لەو دەستکەوتانەی کە هەمان بوو بەڵام ئەو دەستکەوت نەبوو لەگەڵ لە کاتێکا کە شەفافیت و نەزاهەتی و دەستپاکی لەگەڵ ئێوە فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕاوێشتان پێکرا دانیشتن لەگەڵتان پرستان پێکرا بەرنامەی خۆی ئەوان یعنی گەشتە دەستیەوەکەوە چۆن مامەڵە بکەن یاخود ئەو هەنگاوەی کە لە ڕێگەی سۆمەوە نەوتی کوردستان بفرۆشرێت و حکوومەتی عێراقیش پابند بکرێ ملزم بکرێ بەوەی کە موچە بۆ موچە خۆران دابین کات هەنگاوێکی خۆرسکان و سربەخۆیانەی خۆتان بوو پێی هەڵسان بەڕاستی پێت بڵێم ئێمە هەمیشە گلەیەمان کردووە لە ئەمە سێهەمین بودجەیە لەم خولەی پەرلەمانی ئێمە تێپەڕێ و طبعاً بە پێچەوانەی ئەو چاواشەکاریانەی کە کرا لەسەر ئەو سەفەرەی من مەسلەی بودجە دووسێ مانگی ئەنجومەنی نوێنەران ئەگرێ ینی بەڵێ قسە لەسەرەوە کرابوو کە لە سەروبەندی پەسەندکردنا تۆ ونەبی ڕاستە من 2 ساڵە لە کاتی دەنگدان نەک لە کاتی بودجە دەنگدان لەسەر دەنگدانە لە دەکاتی دەنگدانە بە ئیشی پەرلەمان ئەنێرێمە دەرەوە لە بەرەوەی کە من لەژنی علاقاتی خارجیم وە قەدەری خوا من 12 ساڵی پەر بە ئیفادێک چوومەتە دەرەوە ئەم جارش 12 ساڵێکی تر یعنی لە هەموو یەک ساڵەکە
من یەک جار چوومەتە دەرەوە دەنگە معنەوەکەت لەناو پەرلەمان حەزوری نییە گەر خۆش ئێمە من لەوێنە بم جێگری سەرۆکی من هەیە جێگری سەرۆکی فراکسیۆنە هەموو کارەکان لە من باشترەکە دوایەوە بەڕێز دکتۆر جەمال کۆچەر کە جێگری من بۆ کارەکان خۆی ڕاستەوخۆ ئەندامی لیژنەی مصغەری کێشەی موچەی هەرێم بوو و ئێمە فراکسیۆنی دوای ئێمە کاری پسپۆڕیەکەین هەرچەنە لە بابەتەکە لاماندا کاری پسپۆڕێکین ئێمە من ئەبێ لە لیژنەی علاقاتە سەری کورد بەرزکەمەوە نەک لە لیژنەی دارایی چکە من ئەندامی لیژنەی علاقاتم ئەندامی لیژنەی دارایی نیم کاری لیژنەی دارایی کارێکی پسپۆڕیە پێویستە ئەندامانەی کورد لە جیاتی هەمومان وەکو چۆن من لە بەریتانیا لە مەجلیسی عموم و لۆردات و پەرلەمانی اسکۆتلەندی لە جیاتی کورد قسەم کردووە کەوا ئەرکێکی نیشتیمانی گەورەیەوە ئازان بۆر کەسێ بینرخێنێ ئەوەش کە بەیانم لە ئەنجومەنی نوێنەران لە بەشی لە لیژنەی دارایی ئەیکەن کارێکی نیشتیمانی گەورەیە و گرنگەوە بێ هەمومان بینرخێنین ئێمە هەر کەسی کاری پسپۆڕی خۆیە کە بەستم ئەو بوو بوجە بە دەنگدان حسێب نییە ڕۆژی دەنگدان ڕۆژی بوجە نییە ڕۆژی دەنگدانیان شتەکان هەموو بڕاونەتەوە لە حاڵەتی طبیعیە بوجە هێنرێ خوێنرێتەوە جارێک جاری دووەم هێنرێ مناقەشاکرێ من لە ڕۆژی مناقەشەی بوجا لەوێ بووم بە تەفسیل قسەی خۆمم کردو دوایش بە نووسرا و پێشنیارەکانم کە بەشێکی گرنگی لە ما ئێستا جێی کراوەتەوە کەم برایانە پەسەندیان کردووە کە ڕۆژی دەنگدان من لەوێ نەبووم بە نووسی نردومە بۆ لیژنەی دارایی ئەمە ڕێی منەوە ئەمە ڕێی فراکسیۆنیە گرتووە لە ناو پەرلەمانی شاوتومە ئەوە ئەرکی من لەوە کۆتایی پێدێ ئەرکی تەفاوزکردن لەسەر ئەمە ئەبێتەوە بە ئەرکی ئەندامانی لیژنەی دارایی بە تایبەتی ئەگەر قەیرانێکی سیاسیش ڕوویدا ئەوە سەرۆکی فراکسیۆنەکان بێگومان ڕۆڵێکی حساسە بینن لە کاتی نەبوونی سەرۆک فراکسیۆنێکی شازیەگرەکەی و ڕۆڵا بینێ دکتۆر هەرێک لە فراکسیۆنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی باسییان لەوە کرد کە پرۆژەکەی ئەوان لە ناو بودجەیە جێکراوەتەوە و بە شێوەیەک ینی پیرۆزباییان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد کە ئەم هەنگاوە هەنگاوێکی پیرۆزە هەنگاوێکە لە پێناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچە خۆران بووە ئەم پرۆژەیە گەر زۆر بە کورتی پێم بڵێ چی بوو و یەکێتی و کۆمەڵ و گۆڕان پرۆژەیان هەبوو ئێ و پارتی چیتانە کرد ینی ئەوانە لەن پرۆژەکەمان بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان و موچە خۆرانە ئەم دەستەواژانە بوو من کاتی خۆی ناوم لێ نابوو مزایدەی سیاسی کە بۆچی مزایدەیە لەوەی کە تۆ نابێ بڵێ ئەمە بەس پرۆژەی ئەم سێ حیزبەیە پرۆژەی ئێمەشە 2 مانگ پێش لە هاتنی پرۆژە یاسای بوجە ئەسڵان بۆ پەرلەمان لە پەیجەکەم ماوار کە سێوێ بیخوێنێتەوەکو دۆکۆمنت من داوای ئەوم کردووە کە نەوتی عێراق لە ڕێی سۆمەوە بفرۆشرێ و ئەمە چارەسەرە بۆ موچە خۆرانی هەرێم و ئەمە چارەسەرە بۆ نەبوونی شەفافەتی داهات لە هەرێم و ئەمە چارەسەرە بۆ گرانتر فرۆشتنی نەوتی هەرێم ئەمەش هەر ئەوەیە کە ئەم برا بەڕێزانم ئەمڕۆ لەو سێ حیزبە سەریان کردو بە یەکە ئەم مەشروعیان لێ سیاغە کردووە لە ڕۆژی یەکەمیشەوە تا ئەخیر و تومانە با مزایدە لە سەرێکتری نەکەین ئێمە ئامادەین پشتیوانی هەر پرۆژەیە بکەین وەکو کردمان ئەمڕۆ کە برایانی فراکسیۆنە کوردستانەکان هەر چوار حیزبەکە پێکەوە بوون برادرانی ئێمەش لە ناو هەمان پرۆژابوون دەنگیان بە هەمان پرۆژەداوە بەس ئێمە وتومانە پرۆژەیەکمان ئەوەیە کە سەر بگرێ و عملی بێ و هەر پرۆژەیە سەر ئەگرێ و عملیە ئەم پرۆژەیە ئێستا طبعاً دەستکەوتێکەوە پرۆژەیەکە جێگەی تەقدیرە فراکسیۆنی ئێمەش بە هەموو توانای پشتیوانیمان لێ کردو و لەگەڵ یا بووین و ئێمەش هەمان بیرۆکەمانە بووە کە حکوومەتی هەرێم مادەم شەفافێت و نەزاهەتی نییە لە بواری نەوتا و لە بواری داهاتا و ناتوانێت موچە خۆرانبان نابێڕێ لە کەس بگرێ هەوڵی سەرکردنی ئەم موچەیە بدە پاشان ئەم حکوومەتی هەرێمە ئەو پرسیارەکەی پێشتری جەنابەت بوو کە من لە بەشێکی تێپەڕین بۆ باسێکی تر جواب منەدایتەوە ئەوەیە کە ئەم حکوومەتی هەرێمە ئەمە سێ خولی بوجە ئێمە مناقەشاکەن حکوومەت هەرێم پرسێکی بە ئێمە نەکردو و ڕێنمایشی بە ئێمە نەداوە دوای پەسەندکردنی ئەم پرۆژەی کە هەر چوار حیزبەکە دەنگیان پێداوە حکوومەتی هەرێم مقتەرح ئەنێرێ دەنگ درا تەواو کۆتایی پیاد مقتەرحی چی ئەنێری درەنگ نردویانە پێشتر کە کاک مەسعود بە هەموو معنایەک سەرۆکی هەرێم بۆ لە ڕووی قانونی ئێستش کە سەرۆکی هەرێم نییە و کارە بەڕێەکە بە حیاتی ئێمە دامانی پەرلەمان 3 ساڵە نەمان بینیوە بۆ سانیەکیش لەگەڵی کۆ نەبووینەتەوە نەهاتوە سەردامان بکە حکوومەتی هەرێم دانیشتووە لە هەولێرەوە لە پەرلەمانە دەنگ دراوە لەسەر بوجە حکوومەتی هەرێم ئەڵێ وەرن لە هەولێر پەرلەمانتارانی کورد گفتوگۆ بکەین باشە بەڕێستان بۆ تەشریفتان نانن بۆ بەغا کە پایتەختی هەموو عێراق و بوچەکەش لەوێ پەسە نەکرێ و وەداهاتەکەش لەوێ دابی نەکرێ بۆ بەڕێستانان بۆ داواتان لێ کردوون بەڵێ بە 10 جاریش نەک جارێک کە وەڵامیان نەبووە وەڵامیان نییە پێشنیاریشیان بۆ ئەنێری وەڵام من نادەنەوە برای ئێستا کراوەکە بانگشتیەوەکەن و میوانداریەوەکەن ینی کار لە کار نەترازاوە تێپەڕیوە تازە هەموو قسەیەک دوایەوەی ئەمڕۆ تاوەکو تەواو بوجە هەموو بەردەگەکانی وەکو یاسا پەسەند نەکرابوو مەجای ئەوەی تیا بوو 5 ئیمزایەک کۆکەیتەوە و
داوای جارێتتر دەنگدان بکەیتەوە لەسەر بڕگەیکی یاساکە دوای پەسەندکردنی کۆتایی بە هیچ شێوەیە مەجاالەوە نەماوە ئەو مناقەشەیەک بکرێت لەسەر ئەو بجەیە کە ئیمساڵدانراوە و هەر تەرەفێکی جێبەجێ نەکە ئەمەش نقطەیەکی گرنگە کە من لە پێشنیارەکانی خۆم بنووسرا و داوام کردبوو هەردووبارە و ئەو برایانش سێ حیزبە ژوتیانەوە پرۆژەی ئێمەشە و دەستخۆشیەکەم ئەوش کاراکردنی دەسڵاتە ئیتیحادیەکانە لەسەر هەرێم کە ئێمە زۆر پێمان ناخۆشە ئەمە بەس بەڕاستی ناچارین لەبەر خاتری ئەو خەڵکە موچەخۆرە ئەو خەڵکە بێنان و حاڵە ئێمە ناچارین ئەو دەسڵاتانی اتحادی کارا بکەین لەسەر حکوومەتی علی تا ئێستا دادگای فیدرالی لە مەسلەکەی بوونی دەبوو بەڵام ئێستا دادگای فیدرالی هاتوتە ناو قەزەکەوە بەڵێ ئەتوانی دوای ئەوە دیوانی ڕقابەی مرکزی و اتحادیش مادەم بوجەکە لێەوە بنێرێ بێتە سەرخەت بۆ وردبینیکردن لە چۆنێتی خەرجکردن و ئەو جۆرە مەسائلانە و پەرلەمانی اتحادی ئێستا هاتووەتە ڕۆڵ ئەمانە سێ مؤسسەی گرنگن دەستەی نەزاهەی اتحادی ژەکرێ کارا بکرێ لە هەندێک مەلەفاتە دواتر کە مەسەلەکە بوعدی قانونی و محکمەی تێکە و ئەبێتە قەزیە و دەعوا و ادعای عام و قەراری ئەمری بالقبض و ئەبێ بۆ شتانە باشە ئەوەی کە بێ حکوومەت هێرێم پێوەی پابند بێت گەر بۆ بینەری ڕوون بکەیتەوە زیاتر من دەزانم 250 بە 300,000 بەرمیل بەڵام بۆ بینەری ڕوون بکەیتەوە حکوومەت هێرێم ئەبێت چی بکات بۆ ئەوەی موچەی تەواوی موچەخۆرانی هەرێم بدرێت چکە ئێستا من چەند ڕگەیەکت لە ڕاگەنراوەکە حکوومەت هێرێمیش بۆ خوێندنەوە سەبارەت بە خۆی ئەمەی کە حکوومەتی هەرێم ئەیڵێ هەموو جارێک 880 ملیار دینار ئێمە پێویستمانە بۆ موچەی ماگانە و باسی ملیۆنێک و 400 هەزارەکە بە کاگنێچیر پێش هەموو کەسێک و من ڕوبەڕوو ئەم قسەیان پێوتووە وتومە جەنابەت لە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەمان هەبوو ئەم وتم جەنابەت پێش هەموو کەس ئەزانی دەیان هەزاری ئەم ژمارەیە دووبارەیە و ئەسڵینیە و بندیوارە و ناوە و ڕقەمەوە ئەم جۆرەشتانێ و ئەترافیشی کردکە وایە قەنەعەتم وایە ئێستاشەوەنە ئینسافی هەیە کە ئەتراف بۆ بکە بەس باشە بۆ کەسێک نییە وڵاتە چاک بکە بۆ کەسێک نییە ئێوتم باشە جەنابی کاگنێچیر تۆ بۆچی ئاعتراف بەم حەقیقەتەکەی دەچاکی کە هەتا وتی هەندێکی لای ئێمەیە هەندێکیشی لای پارت یەکێتیە هەندێکیشی بە ئەسەری ڕەجعی هەر بە عیبارەتەکەی خۆی ئێڵێم لای گۆڕانە کاک ڕێبازی ژەو کاتە لێوە دانیشت بوو وەرن بە هەمومان چاکی کەندێکا کە تۆ سەرۆک وەزیرانی نایە بەم بڵێ وەرە چاکیکە ئەبێ خۆ بڕیاردەی ئەوە چاکم کرد ئەبێ پاکسازی لە لیستی موچا بکرێت ئەبێ ئەو گەندەڵ و بندیوارانە دوور بخرێنەوە ئەبێ حکوومەت باسی موچەخۆرە فعلیەکان بکە نەگەڵ ڕقم و ژمارانەی کە دایناوە بە بلۆک و بە فەردە کەس اینجا چ منطقێک هەیە تۆ هەموو 3 ملیۆن و نیو 4 ملیۆن 3 ملیۆن و نیو دەنگدەری هەیە تۆ لە هەمان کاتا ملیۆنێک و 400,000 موچەخۆری هەبێت لەکوێ دنیاشتی وایە اینجا هەرچی خەڵکی لە کاتی منافەسە و سراعی حیزبیە بە لێشا و بێسنوور خەڵک تەعین کراوە ئەمانە و پاکسازی تیا بکرێت ئەبێ موچەی موچەخۆری فعلی بدرێ نەجێک کێ دانیشتۆ لە ئەوروپا کاتی خۆشی لەسەر بەعز ماڵ بووە تاوانی بەرامبەر نەتەوەکەی کردو ئێستا موچەی تەقاعدی بووە نێرێ بۆ دەرەوە لە ئەوروپا بیخوا یعنی ئەمە کەیشتی وا لە دنیا هەیە بۆیە یعنی من ئەوم عەرزی بەڕێزت کە پرسیارەکە دەوە بوو ئەرکی حکوومەتی هەرێم یەکەم تەسلیمکردنی ئەو نەوتەی کە داری کراوە پاشان ئاشکراکردنی ئەو بڕێی تریشی کە بە بەرمیل و بە غەیری ئەو خۆسە ئەمە ئەگەر باسی 550,000 بەرمیل خۆ نزیکی ملیۆنێک حکوومەتی هەرێمەی فرۆشێ ئیترم شین و شەپۆڕەشەیە کاڵێ بەشم ناکە باشە خۆ ئەوەش خۆشی بێنەکەی فرۆشی داهاتەکەی ناوخۆش بە شەفافی کۆکەرەوە بزانین بۆچی باشی ئەم هاوڵاتیانە ناکە بۆچی بەچی ئەم موشەخۆرانە ناکە دوایە خۆتۆ ئیلتیزاماتێکی مەسەلەن گەورە تەنها پابند بوون کە بێ حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە حکوومەتی عێراقی پێی هەڵبسێت ئەوەیە کە 550,000 بەرمیل لە ڕێگەی سۆمۆی عێراقیەوە بفرۆشێ ئەوە بڵێ لە ڕووی قانونیشەوەی تر نازانم بە چەندێک تەطبیقێکەیە کە ئەبێ ئەو داهاتەش تەرخان کرێ بە دەرەجەی یەکەم بۆ موچەخۆران بۆ چارەسەری گرفتی بەڵێ لە نەس لە دەقەکە هەیە بەڵێ لە دەقەکە هەیە پێویستە بۆ موچە تەرخان بکرێ و ئەگەر یعنی ئەتوانێت حکوومەتی هەرێم ناوی تری لێ بنێ بۆ شەڕی تیرۆر بۆ هەر ناوێکی تر ئەوە دروست نییە نایاساییە و پێویستە کێشەی موچەی پێ حەلکە بەڕاستی ئەگەر حکوومەتی هەرێم خۆی شەفافێت و نەزاهەتی تەواوی هەبوایە و خۆی دڵسۆزانە بشوایەتە ژێر ئەمبارە پێش وەخت پرۆژێکی بێنایە بۆ پەرلەمانی ئیتیحادی بوویتە ئاوا ڕێژی بوو بەس ئەمان چیان نەویست ئەمان ئەو دقەیان نەویست کە 2 ساڵی ڕابردوو لە 16 و 15 نووسرا بوو ئەوش ئەوەیە من ناوم نابوو ڕێکەوتنی ڕێنەکەوتن ئەوەی کە تۆ نەوتم بەرێ منش پارە دێمە نەوتن نایەمە پارە نایبێ
تۆ التزامە جێبەجێ شەروانیە نامەوانی ئەمەیان دەسڵاتی محکەمەی اتحادی باشە. دەخۆل بکە ڕاگەندراوەکە بە شێوازی ئیلزام نووسراوە بەس دووبارە منەڵێم لەمەش هەر حکوومەتی اتحادی بەتەنیا بەرپرسیارەتەکەی لەسەر نییە حکوومەتی هەرێم حکوومەتی اتحادی ژەما بەرپرسیارەتی لەسەرە هەمان ئیجراعاتی بەرامبەرە کرێ ینی مەسەلەکە ڕووکراوەتە هەردوو لە ڕاگەندراوەکەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئەوەی لە بڕگەکانی پەیوەنددار بە هەرێمی کوردستانەوە لە یاسای بودجێ گشتی عێراقی فیدراڵدا بۆ ساڵی 2017 هاتووە پیلانێکی سیاسی مەترسیدارە دژ بە هەرێمی کوردستان و بەداخەوە ئەو پەرلەمانتارانەی کوردستانیش کە دەنگیان بۆ یاساکە داوە زانی بێت یانیان نەیان زانی بێت سەرڕای پێدانی زانیاری پێویست پێیان پێچەوانی بەرژەوەندیە گشتەکانی هەرێمی کوردستان و موچەخۆران دەنگیان بە یاساکە داوە بێ ئەوەی ڕەچاوی ئەوە بکەن کە ئەمان لە خزمەتی بەرژەوەندی گشتی دانیە کۆمنتت لەسەرمە چییە؟ من پێم وانە ئەوە ڕاست بێ یەکەم زانیاری پێویست نەدراوە ئەمە یەک دووەم زانیاری پێویست ئەسڵەن چێ باوەڕی بۆ زانیاریانە هەیە یعنی حکوومەتی هەرێم خۆی لە تایبەت لێیان بەپرسی تەکی دەکەنەوە کە زانیاریانە دقیق نییە ژمارەدەن یعنی ئەو ژمارەی کە مەسەلەن موچەخۆران تقریبا 628,000 کەس لە ناو قانونی بودجێ اتحادیە دراوە بە بەغدا لێرە باسی ملیۆنە و 400,000ەکە ئەمە چۆن ینی جێیەکرێتەوە مەسەن فەرقە گەورە ئەم گاپە گەورە چۆن پینۆپەڕۆ کرێ بەرمونە اینجا ئەم لەبەرەوە زانیاری پێویست نەدراوە ئەو پەرلەمانتارانی هەر چوار فراکسیۆنەکە کە دەنگیان بەمەداوە لە بەرژەوەندی گشتی دەنگیان داوە وەوە ئاوا بەرژەوەندی گشتیان بینیوە و ئەوان لەو سەرپشکن لەو مەسەلا نوێنەری شەرعی گەلی کوردستانن ئەو بەڕێزانانی تریش کە دەنگیان قەناعەتیان ئابە شێوەیە دەنگیان نەدا ئەوانیش ئازادن ئەوانیش بیرکردنەوەی تایبەتی خۆیانیان هەیە بەس ئەگەر حکوومەتی هەرێم خۆی بیتوانایە چارەسەری گرفتی وڵاتیانی ئێرەی بکردایە خەڵک بۆ پەنای بۆ بەغدا بێت ئێمە پێمان خۆشە جارێکی تر چارەنووسی میلەتەکەمان ئەگەر بۆ ساڵێکیش بێت ئەڵێ ئەو پارەی داوامان کردووە کە بۆمان تەرخام کرێت 50 ملیار دینار کەمتریشە کە بڵین داوای 970 ملیار دیناریان کردووە بەڵام ئەڵێ داهات و هەموو ئەوانەی خۆمان کۆ بکەینەوە کاتە تقریبا ملیارێک و 20 ملیار دینار کاگیان ئەم حکوومەتی خۆمان خەنجەر لە کایە تۆ چەنە بەرمی لە نەوت تەسلیمەکەی ئەبێ هەر چاوەڕوانی ئەوە نەداهات بکەیت علما ئەم حکوومەتی کە ئێستا ئەمە لە تۆ قبوڵەکە زۆر باش ئەزانێ تۆ فلسێک لە داهاتی ناوخۆ نادێ خۆداهاتی ناوخۆر نەوتە فلسێک لە داهاتی ناوخۆ نادێ بە حکوومەتی اتحادی کە لە ئەسڵا هەمووی ئەبێ بگەڕێتەوە بۆ حکوومەتی اتحادی ئەمە ڕوون بکەینەوە بەرامبەر بەو 550,000 بەرمیل نەوتە داهاتی خاڵە سنووریەکان داهاتی دەوائرەکان داهاتی وەزارەتە جیاوازەکان داهاتی سەرچاو سروشتەکانی تری غەیری نەوتەکانی دیکە هیچی ناچێتە گیرفانی عێراق گیرفانی یەک فلس ناچێتە گیرفانی حکوومەتی هەرێمیشەوە حکوومەتی هەرێم کۆ ئەچێتە گیرفانی برادران یەکێتی و پارتیەوە دەستگا تایبەتەکانی ئەوانەوە کەس نازانێت چێتە کوێ وەزارەتی دارایی کاتی خۆی ئەیوت چەندێک لە بانکی کوردستانەوە پارەمان تەسلیمە کرێ بۆ موچەیە مە هەرەوە ناگامان لێ غێری ئەوە پارەی نەوتیش حتا وەکو گرنگترین سەرچاوی ئەم وڵاتە هەتا ئێستا تەسلیم بە وەزارەتی دارایی نەکراوە ڕاستەوخۆ تەسلیم بە بانقی کراوە بڕێکیان داناوە بۆ موچە نردوانە بۆ وەزارەتی دارایی دابش یعنی وەزارەتی دارایی محاسبی حکوومەت بۆ دابشکردنی هەندێک لەو موچەی کە پێی دراوە دابشی کە فقط ئێمە کەی حکومڕانی واکرێ چۆن ئەبێت تۆ نەوت بفرۆشی بە ژێر عەرز و بەسەر عەرز و بە ئاسمان کەس نزانێت چۆن ئەیفرۆشی داهاتەکەی چەنە جگە لە سامانە سروشتەکانی تر جگە لە داهاتی ناوخۆی هەرێم ئەگەر حکوومەت کاتی خۆی هەمان جملەم بە کاگنێچیر ود لەو کۆبوونەوەی تم ئەگەر ئەم خەڵکی خۆ ئەو کاتیشەر خۆپشاندانی مامۆستایان بوو پێش 2 ساڵ بەر لە ئێستا تم ئەم مامۆستایانە بزانن فعلن حکوومەتەکەیان پارەی نییە هەرگیز خۆپشاندان ناکەن باوەڕیان بەوە هەبێ ئەم حکوومەتە چانکسازیەکە ئەگەر 5 مانگیش موچەوە نەگرن خۆپشاندانی ناکەن چونکە بە کارێکی نیشتیمانی وەکو پێشمەرگاتی سەیریەکەن بەس ئەم خەڵکە نەمتوانێ بە حکوومەت ماوە نە باوەڕیشی هەیە بەوەی کە حکوومەت دەڵێ نیمە نەی بێ نە باوەڕیشی بەوە هەیە کە ئەم حکوومەتە ئەگەر ئەو سەبری لەگەڵا بکات چاکسازیەکە باش دکتۆر لە کۆتایی وردە نزیکە بینەوە بەوێت چەند پرسیارێکی سەرپێوی خێرا بکەم حکوومەتی هەرێم وەکو دەرەکەوێت لە ئێستاوە ئەم پرسە ڕەدەکاتەوە یعنی ڕەدیەکاتەوە کە پابند بێ بەوەی کەیەوە ئیشتان بۆ کردووە و پەسەند کراوە لە پەرلەمانی عێراق لەناو بودجەیە جێ کراوەتەوە ئەبێت چی بکرێت خۆی لێرە بەڕاستی حکوومەتی هەرێم دوو تەرەفە هەردوو بارەیەکەمەوە تەرەف بریتە لە یەکێتی و لە پارتی هەردووشیان برادرانی یەکێتی ئێستا نوێنەرانیان لە بەغدا لە فراکسیۆنەکەیان ئیشی باشیان کردووە جوهدی باشیان کردووە کە ئەم یاسایە بەم شێوەیە دەرچێت
بەس بەڕاستی بڕیاری یەکێتی نوێنەرانی کورد لە بەغا تەمسیلی ناکە بڕیاری یەکێتی مەکتەبی سیاسی یەکێتی لێرە تەمسیلیەکە کاک قوباد و ناو حکوومەت نوێنەرانیان لە ناو حکوومەتی هەرێم تەمسیلیەکە ئایا فعلن ئەوان بڕیاریان داوە ئەگەر برادرانی پارتیش ئەمە ڕەفسکەن ئەمان ئەم مامەڵەیە لەگەڵ بەغدا هەر بکەن بە نمونە نەوتەکەی کەرکووک تەسلیم بە بەغدا بکەن ینی هەست ناکەن فراکسیۆنی یەکێتی نەگەڕابێتەوە بۆ یەکێتی و بەبێ یەکێتی بڕیاری دابێت ئەویان نازانم بێ خۆیان وەڵامی بنەوە بەس بەرحاڵ من ئەمە پرسیارە ئەیکەم تەشکیک نییە ئەڵێم جەناب پرسی چنێ ئەمە جێگەی ئومێدەیە چنێ ئەکرێ خەڵک پشت بەمە ببەستێ بنا لەسەرەوە ئەڵێم ئەگەر یەکێتی و پارتی ئەم پرۆژەیە پەک بخەن ئەتوان پەکی بخەن و ئەگەر پەکیشیان خست مەسئولێتی ئەخلاقی و قانونی ئەم پەک خستنە قانونی لە محکمەی اتحادی و ئەخلاقیش لە بەردەم ئەم خەڵکە بێنان و موچەی خۆمانە ئەکەوێتە ئەستوی ئەو دوو حیزبەوە و یەکێتیش ئەبێ لەم مووقفا واضح بێ چونکە نیوەی داهاتی کوردستان لە ژێردەست یەکێتیایە هەرچەنە پارتی تەسەڕوفیشی پێوە بکە بەڕاستەوخۆ بەس لە ئەنجامە ئەم ئەتوانێت بڕیارێکی ڤیتۆی هەبێ لەسەر دکتۆر موسەنا دوا پرسیارم زۆر بەخێرایی پەسەندکردنی بودجەی 2017 عێراق چی بۆ پێشمەرگەتیاوە ئەوەی کە دابین کراوە یارمەتیە بۆ پێشمەرگە لە ضمنی قواتی منزومەی ئەمنی دیفاعی عێراقی بەڵام لە ڕاستیە ئەم تعبیراتانە دەرەنجام ئەچێتەوە ژێر مەرحەمەتی حکوومەتی اتحادی چەندێک چۆن ئەی قیاسیەکە چۆن ئەی پێوێ چۆن ڕێژەی بۆ دیارەکە یعنی بە ئەزمموی ساڵی پار و پێرار وەکو بیستومانە نازانم من شخصی خۆم دڵنیانیم لەو ڕقەمە باسی دەوری 33 میلیارد دینارێکیان مانگانە ناردووە بۆ هاوکاری پێشمەرگە هاوکاری پێشمەرگە کراوە بەس ئەوە ئایا استحقاقاتی پێشمەرگە هەر ئەوە نەیە ئەمەیان بێگومان بەگریمانەی ئەم پرسیارە بکەم ینی باس لەوە کرێت بودجەیەکی دیاری کراودانراوە بۆ هێزی وشکانی عێراق ئەگەر بۆ نمونە 120,000 حەشتی شعبی مستەفید بێ لەو بودجەیە بەڵام لە بەرامبەرە 20,000 پێشمەرگە مستەفید بێ وە قبوڵیەکەن ناخۆی ئەمە یەکێکە لەو مشکلانی کە ئێستا من پێشبەرنامەکەش ئاماژەم پێکرد لەگەڵ جەنابەت ئەو کاڵێم هێزی وشکانی عێراق طبعا حەشتی شعبیتیانە بەس خۆی حەشتی شعبی کە 122,000 دەرەجاتی وەزیفی ئێستا دێن میلاکاتە خاتە سەر حکوومەت بارگرانی ملیارەها دۆلار من لێرەشەوە بۆ تاریخ دووبارەیەکەمەوە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیشم گرت لەسەر ئەمە بەڕاستی بە قەناعەتی من تاوان بوو دەنگدان بە قانونی حەشتی شعبی لەلایەن هەندێک لە فراکسیۆنە کوردستانەکانیشەوە و کارێکی زۆر هەڵێکی مێژووی بوو لێرە بەدوا لە ڕووی ئەمنیشەوە ئەی طبعاً لە ڕووی ئەمنیشی واز لێ بێنە هەر بارگرانی بودجەی عێراقێک کە نانی نییە بۆ بێوەژن و هەتیوێک تۆ لە بێ هیچ ضرورەتێک ئێستا ضرورەتەکە جەنگی تیرۆرە ئێ باشە لە بوجا بۆیان تەرخانەکەین با جەنگی تیرۆر تەواو ببێ دوایەوە کە جەنگی تیرۆر تەواو بوو من بۆچی مە 122,000 حەشتی شعبی مانگانە ملیارەها دۆلار ئەرداشن لە ماڵەوە هەر مۆزەف تازە تەواو ئیشیش پێ نەمێنێ هەر لەسەر بارگرانی لەسەر بودجەی عێراق کە بودجەی من و تۆش بەشێکە لە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر موسەنامین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق سپاس بۆ کاتی کە بە بینەرانی کوردستان بیتسوارە بەخشی ماندوو نەبن بینەرانی عەزیزم ناوبڕێکی کورت و لە تەوەری دووەم لەسەر قەیرانە سیاسیەکانی ئێستای هەرێمی کوردستان لەگەڵ ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام بکات. لێبێت لە تەوەری دووهەم بەردەوامە بین لەگەڵتان لەگەڵ بەڕێز نەسرۆڵڵا سورچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم تەوەرە هەوڵ دەدەین قسە لەسەر قەیرانە سیاسیەکانی ئێستای هەرێمی کوردستان بکەین وەکو ئاگادارن لە دوای پەیامەکەی بارزانی پارتی دیموکراتی کوردستان دەستی کردووە بە سەردانی لایەنەکان بۆ ئەوەی گوێیان لێ بگرێت لە نزیکەوە بۆ ئەوەی پرۆژەکانیان بزانێ و لە کۆتاییدا بگەن بە ئەنجامێک و لایەنەکان هەموو پێکەوە لە سەری یەک مێزی گفتوگۆدا بنیشن و لە پێناو بەرژەوەندیە باڵاکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەن بە ڕێکەوتنێک. کاک نەسرۆڵڵا بەخێراتن دەکەم سەر چاوماناتی ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم بڕیارە بەم نزیکانە پارتی دیموکراتی کوردستان سەردانی یاریەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بکات. ئەم سەردانە بەچی گەیشتووە و هێندەی ئاگادار بیت قەرارەکەی بێنە لایەوە. وڵای ئەوەی ئاگادارین هەر ئەوەمان بیستووە کە لەم نێزیکانە لەم زوانە وەفدەکەی پارتی دیموکراتی کوردستان سەردانی هەردوو لایەنەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەڕاستی خۆی خەڵک بە چاوی ئومێدەوە سەیری ئەم سەردانەکە ئومێدەکەش ئەوەیە ئەمە پێشترێش گوتومان تقریبا 180 حەلی ئەو مەسەلەن لە دەست پارتیە پارتی دیموکراتی کوردستان
و ئەو مبادرەی کە کراوە شتێکی باشە و ئەمە ببێتە هۆیەک بۆ ئەوەی ئەو قەیرانە ئەگەر تەواویش کۆتایی پێێ بەراقل تەخفیف بکرێ ینی بچوو بکرێتەوە و پێشم وایە ئەگەر ئیرادەی تەواو لە هەموو لایەنەکان هەبێت هەر ئەبێ بگەینە نەتیجە چونکە هیچ چاری ترمان نییە لە ڕێککەوتن نەبێ ئەگەر ڕێککەوتن نەکەین بەڕاستی ئەو بەلەمەی کە هەمومان لە ناوی داینا غەرقە بێ و هەموو ملەتیش تێدا زیان بەخش دەبێ و من پێشم وایە ئەگەر قەیرانی سیاسی چارەسەرکرا قەیرانی داراییش بەرەو چارەسەرکردن دەڕوە چونکە هەمووی مەبووتە بێتەوە. بەڵێ بە پشتبەستن بەچی پشت بەستن بەوەی هەتا ئێستا کە مەسەرەن ئێستا لەم زۆنەی ئێرە خەڵک پێی وایە شەفافیت نییە لە زۆر مەسائل بە تایبەتی لە قەزیە نەوت و ئەم جۆرە شتانە ئەگەر بێت و ئەم ڕێککەوتنانە بکرێ قەناعەتم وایە شەفافیەتیش دروست ببێ و کە شەفافیەتیش دروست بوو زۆر مەسەلە چارەسەرەکرێن و کە چارەسەرکرانیش خۆتەزانی ئەو هەموو هیوا و ئاواتی ئەو خەڵکەیە ئەو قەیرانێکە ئێستا ئێمەتیایی کە خاصەتەن بە تایبەتی لە سلێمانی و هەڵەبجە کە مەکتەب دەوام ناکەن و گەرمیان و ڕاپەڕینیش بە هەمان گەرمیان و ڕاپەڕینیش بە هەمان شێوە و لە هەمان کاتیشدا کە خۆتەزانی ئێستا وەزعی ملت لە ڕووی بابووریوە زۆر خراپە و ئێستا بازار بە شێوەیەکی گشتی مردووە یعنی هەموو کەس متەزەڕە لە وەزعی بەڵام من پێم وایە بە چارەسەرکردنی قەیرانی سیاسی و بەلێک نێزوبوونێ و لایەنەکان و گەڕانەوە بۆ مێزی گفتوگۆ ئەمە چارەسەرەکرێت بەڵام ئەتوانین ئەوە بڵین ینی منۆک و پرسیارێک لە جەنابتی بکەم ڕێکنەکەوتنی لایەنەکان تا درەنگتر بکەوێت زیاتر گورزبەر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەوێت و بۆ ئەوە گەڕێتەوە کە لایەنەکان کەمتر بیر لە دۆخی هاوڵاتیانەکەنەوە. بەڵێ ئەگەر بێت و یعنی ئەم با بڵێن ئەم دانیشتانە نەکرێ و ئەگەر بێت و ئیتیفاقاتی سیاسی نەکرێت لە نێوان ئەو لایەنانە بەڕاستی ئەمە دەبێتە قەیران دوورترەکەوێتەوە تەبان چەندی دووریش بکەوێتەوە ڕۆژێک تاخیرتر ببێ زیانی ڕۆژێک کەوزە زیانی ڕۆژێک بزانە چەندە زیانی ڕۆژێکمان پێگە بە ملەتەکەمانەگە ملەتەکەمان ئێستا لە وەزعیشی زۆر خراپدایە ئەگە هەتە 6 مانجی چارەسەر نەکرێت لە ئێستا زۆر خراپترە بێ دەبێ ئەمە لە بەرچاوی خۆمان دابنین و ئەمەش بەڕاستی لەوانەیە نتایجی زۆر خراپی لێ بکەوێتەوە وەلەو نازانین یعنی ئەمە شتێکیەوە بەڵام خەڵک تحملی خەڵکیش هەر تا حدێکە ینی خەڵکە گەیشتە ئەوەی پێوا گوتی عەرەب بەڵێن قەطع الأعناق ولا قەطع الأرزاق کە خەڵک ملی بە بڕێ باشترێنەوە بێنانبی کابرە بستەوە ماڵەوە دینارێکی پێ نەبی هەشتنان لەگە خۆی باتەوە بەڕاستی ئەمە ئەو پەڕی مەساتە ینی مەساتە لە وڵاتی ئێمە بەڵام ئەگەر بێت و ئێمە بە هەموو لایەنە سیاسەکان بە تایبەتی ئەو پێنج لایەنە سەرەکیەکە کە ئێستاکە با بڵێن لە پارلەمان و لە ئەوەدان لە حکومەت و لە پارلەمانن ئەمانە شتی گەوریان پێکرێ و ئەتوانن بگەنان لە تایزی باشە کاک نەسڕۆڵە لە دوو ڕۆژی ڕابردوودا سەرکردایەتی ئەو بەشی یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەکە بۆچی بوو و باسی چی کرا و بڕیادرا کە چۆن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و سەردانەکەیان مامەڵە بکرێت. من بەڕاستی ئەوەی پێت بڵێ من زۆر معلوماتم لەسەر کۆبوونەوەکە نییە بەڵام ئەوەی کە لێ تێگەیشتون تەمان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارە یاخۆت لەم منطقەیە بەعام لەم زۆنە یعنی لە حەود و پارێزگایە و ڕاپەڕین و گەرمیان هاوبەشن لە ئیدارەدانی حکوومەت ینی لە بەشدارن لە حکوومەتەکەی ئێرە و ئەمانەش پێویستیان دائیمەن بە کۆبوونەوە و لێک تێگەیشتن هەیە بۆ ئەوی بتوان ئیدارەی ئێرە بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوە بەرن ئەمە لەلایەکی تر مەسەلەکەی ئەوەی پەیوەندی بە مەوزوعی وەفدەکەوێ ئەو وەفدەی کە دێ و دانیشتنەکە بەڕاستی معلوماتم لەسەر نیە و ناشتوانم لە خۆمەوە قسە بکەم یعنی معلوماتێک چونکە مەکتەبی سیاسی ئەوی شەی کردو یاخود ئەو سەرکردایەتی هاوبەشە تەنوەکو ئەندامێکی سەرکردایەتی ئەخر ئەندانی مەمە لەو حاڵەتانە یان بە ئیمێل شتمان بۆ دێ بەڕاستی یان بە ئیمێل شتمان بۆ دێ یان چاوەڕێی کۆبوونەوەی سەرکردایەتیش زۆر ئاسان نییە خۆتەزانی ئەمە کۆبوونەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ پرۆژەیەکی هەیە یعنی ڕادستی پارتی دیموکراتی کوردستان بکا کاتێ وەفدەکەیان سەردانەکەن من پێم وایە پرۆژەکە
يعني پرۆژە هەیە خاڵ هەیە دەبێت خاڵ هەیە. ینی مەلا بەختیار ئاماژەی بەوەدا کە ئەوان لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی تاوتوێی ئەکەن و پرۆژەی خۆیان ئەبێت. بەڵێ ینی ئەمە ڕێی ڕسمی یەکێتی نیشتیمانی بەڵێ بەڵێ ڕاستە، ئەمە ڕاستە، ئەمە هەم لە تەسریحەکەی کاک مەلا بەختیار و هەمیش لە بڵێن سەرکردایەتی یەکێتی ئەمە ئەزانین، بەڵام هەتا ئێستاکە ئەو کۆبوونەوە تایبەتیە بەم وەزعە نەکراوە. ئەیکەواتە چۆن پێشوازی ئێستا پێشوازی وەفدەکەش ئاخرەتە ئێستاکە وەفدەکەش دیارنیەکەی دێ. هەنی وەفدەکە چاوەڕێی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەوەی لە هەولێرەوە بەڕێ بکەوێ؟ بەڵێ دەبی یەکێتی خۆتۆ کە مەوعیدێک دانێ بۆ کۆبوونەوەیەک خۆ مەوعیدە لە خۆیەوە نییە، دەبی ئێرەش ئامادەکاری بکە و گۆڕانیش ئامادەکاری بکە و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەبی ئامادەکاری جەنابەت خۆت لە قسەکان تا ئاماژەت بەوە داوتت یەک ڕۆژیش زۆرە، یەک ڕۆژ ینی هەست ناکەن تا دەست و بردی لێ بکرێ ئەمە باشتر بێت دواخستن و نازانم مماطلە لە پێناو چییە؟ ئاخر نازانم ئایا هەتا ئێستاکە وەفدی پارتی ئەو وەفدەی کە پارتی دیموکراتی کوردستان ئامادەی کردو ئەو وەفدە مەوعیدی دارەناوە، چکو هەتا ئێستاکە هەر لە هەولێر کۆبوونەوەات و شت بووە و هەتا ئێستا نهاتۆ دەستێمانی کە بڵێ. یەکێتی نیشتیمانی کوردستان ینی لە زۆر جێگا ئاماژەیان بەوە داوە کە بە بۆچوونی هاوبەش ینی هاوبەش لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پێشاتەکانی ئێستای هەرێمی کوردستانە مامەڵاکەم. هێندەی تۆ ئاگادار بیت یەکێتی بەنیازە بە هاوبەشی ینی لەگەڵ گۆڕان لەگەڵ پارتی دانیشە یان جیاجیا دانیشن. وڵا یعنی پێم وایە جەولەی یەکەم جیازیە دانیشن لە جەولەی دووەم بەیەکەوە دانیشن. ئەمە شێ چونکو خۆی هەر کەس ئەوە دوو حیزبی سەربەخۆنە، هەر حیزبی سەربەخۆنە بە زیادا دەنیشن، بەڵام احتیمالە لە کۆبوونەواتی خۆ یەک کۆبوونەوە نییە، ئەمە کۆبوونەوەات بە دوو کۆبوونەوەات دادێ و لە کۆبوونەوەی یەکەم پێم وایە بە تەنیا دەبن هەر حیزبێک و بە تەنیا، بەڵام لە کۆبوونەوەکانی تر احتیمالە بەیەکەوە دانیشن. بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خۆت ئاماژەت پێدا لە سنوورێکە، سنوورەکە لە ئێستادا دەوامتیایە ڕاوەستاوە و موچەخۆرانی ئەم سنوورە داوای مافێکی زەوتکراوی خۆیانەکەن، داوایەواکەن کە موچەکانیان مافەکانی خۆیان بۆ بگەڕێتەوە و کۆمەڵێک داواکاریان هەیە کە زۆر جار قسە لەسەرەوە کرێت کە هاوڵاتیانی ئەم سنوورە ڕەنگە نەتوانن یا ڕێگە بە خۆیان نەدەن گلەی لە پارتی دیموکراتی کوردستان بکەن، چونکە ئەوان دەنگیان بە یەکێتی و گۆڕان داوە زیاتر لەم سنوورەیە. مەسئولیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بەو هاوڵاتیانەی کە ڕۆژانە لەسەر جادەکانن، مەسئولیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بەو مامۆستایانەی کە حەز ئەکەن دەوام بکەن و ناچارن دەوام نەکەن، مەسئولیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بەو خوێندکار و قوتابیانەی کە پێیان خۆشە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە و نەکراوەتەوە تا ئەم ساتە ژمارەیەکی کەم نەبێ چییە لە ئێستادا؟ وڵا لێرە دوو خوێندنەوەی بۆ کرێ بۆەوە مەسەلە تەمان یەکێتی نیشتیمانی کوردستان قەت لەگەڵ ئەوەدانە تعتیری خوێندن بکرێ و لە هەمان کاتیشدا یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ داخوازیەکانی ئەو هاوڵاتیانەیە، ئەمە لەلایەک، بەڵام قەتیش لەگەڵ ئەوەدانە یعنی ژیان بوەستێ مەسەلەن، بەڵام گلەی خەڵک ڕاستە لێرە ئەو سنوورە دەنگدەری هەموو دەنگدەری یەکێتی و گۆڕانن، ئەمە نەک هەموو یعنی نسبێکی زۆر خەڵکیێرە دەنگدەری ئەم دوانە بە دەلیلی ئەوەی حکووماتی محلی لەم دوو لێرە و لە هەڵەبجە لە دەست ئەم دوولایەنەیە گەرمیان و لە ڕاپەڕینیش بە هەمان شێوە، بەڵێ لە ڕابەرین و گەرمیانیش بەو شێوەیە عینی شتە بەڵام لە هەمان کاتیشدا ئەسبابەکان یەکێتی و گۆڕان نییە بەڕاستی، ئەسبابەکان دەگەڕێتەوە بۆ هەولێر. ئەگەر لە هەولێر سیاسەتێکی حەچیمانەی هەبێ لە خاستەن لە بواری نەوت و شەفافیت هەبێ مەقەنەعەتمان نییە ئەو مشاکلانە دروست بن. جا چەند یەکێتی تێدا مەسئولە، بەڵام لە هەولێر یەکێتی نیشتیمانی کوردستان حزوری هەیە لە ناو حکوومەتەکەیە واگەر سیاسەتەکە حەکیمانە نەبوو بێت یەکێتی نیشتیمانی کوردستانیش پشکی لەو جۆرە سیاسەتە بەرەکەوێ خۆی بەریەکەوێ. بەڵێ پشتی بەرەکەوێت، چونکو ئێستا کەمەنایی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکاتە یەکێتیە با بڵێن، بەڵام لە هەمان کاتدا یەکێتی حەلی تری نییە بیکە، یعنی مەسەلەن زۆر کەس لە جادە بە ئێمەیان گوتوێ بۆ سەحب ناکەن لە حکوومەت، کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی سەحب کرد، یعنی بووە دوو ئیدارەی بەبێ قەید و شەرت، یعنی ئەی چی ئەکە تۆ لە حکوومەتی هەولێر نەبی، تو لە حکوومەت نەبی، بۆ ئەڵێ حکوومەتی هەولێر
یعنی لە دوای شەڕی ناوخۆ و ڕێکەوتنی یەکێتی و پارتیە و حکوومەتی هەولێر و حکوومەتی سلێمانی بوونی نەماوە چەند جارێک بەکارتێنا بۆیە پرسیار بوو قەزم حکوومەتی کاڵێم حکوومەتی هەولێر پایتەختە و حکوومەتەکەش لە هەولێرە بەڵێ وانەیە کاڵێم حکوومەتی هەولێر و ئەنی حکوومەتی بەغا تێگەیشت ئەمان بنسبەت مستەلاحەکەمە بەستم ئەوە نییە کە ئەڵێم هەولێر یعنی بەس پارتی بەڵێ ئەگەر بێت و یەکێتی نیشتیمانی لە حکوومەت سەحب کات خۆمە ئێستا لایەسال حدودی دێگەڵەمان هەیە حدودی پردێمان هەیە وایە باشە ئەوان کەس لە حکوومەتی ئەوەی نەمایەوە لە حکوومەتی هەرێم نەمایەوە یەکێتی بەڕای تو چی لێ دێ ینی نەتیجەکەی سیەتی تۆ پێم بڵێ من نەتیجەکەم پێ ئەوەیە ڕاستەن دەبێتێ دوو ئیدارەی ینی ئەمەش لەبەرەوەی یەکێتی هێزی چەکی هەیە لەبەر ئەوە هیچ یەکێتی جگەلەوەی کە هێزی چەکی هەیە بەڵام یەکێتی ئەگەر لەم حکوومەتە نەبێ لەم حکوومەتە نەبێ ویتر یعنی چی بکە بەڕای تو باشە حکوومەتی یعنی ئەگەر لەو حکوومەتە نەبێ و ئاگای لە هیچ نەبێ و هەموو بەڕێی جەنابتان باشترین بشاردە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانمانەوەیە لەناو حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئایا تەنها دائنیشێ یان نەبێ فشارەکانی خۆی ممارەسە بکات لە ڕێگەی کاقوبات تاڵەبانیەوە کە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە لە حکوومەت بمێنێنەوە باش ئەمە ڕوونە ئەمە ڕوون کردەوە بەڵێ ئەمە یعنی هەتا ئێستا بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت بمێنێنەوە و لە هەمان کاتیشدا فشاریش بکەین بۆ ئەوەی کراوە چکات هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێندەی من ئاگادارم بە تایبەت هاوڵاتیانی بڵین پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین و ئیداری گەرمیان ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێویست فشاری نەکردووە من ناتوانم بڵێم وەکو پێویست یعنی وەکو کاتەی ناوەندی بڕیار ئاماژەیان پێدا وتیان یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر شەریکە بەشە و لێرە وەکو ئۆپۆزیسیۆن زۆر گوێ لێ دەبی ئەمە ئەو قسەیەمان لێ گوێ لێە بەڵام حقیقەتێک هەیە دەبی ئێمە بزانین یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی ئەم حکومڕانی کە بووە لە کوردستان بەشدار بووە شەریک بووە بەڕاستی بەڵام ئەو شەراکەتە کە خەڵک باسیەکە و خەڵک پێی ناخۆشە پێیان وایە ئەو شەراکەتە متەکافئ نییە نازانم متەکافئ چۆن بۆ تعبیر کەمەوە ینی شەراکەتێکی عادلانە نییە یعنی با بڵێن جۆمگە گرنگەکان لە دەستی یەکێتی ڕاستە جێگەری ئەنجومەنی وەزیران یەکێتیە و لە لیژنەکەی نەوت و غازیش دایە بۆ خۆی ئەو لیژنەیە کە دروست کراوە بۆ مەسەرەی نەوت و غاز بەڵام پێمان وانە ینی هەموو شتێک ینی لە زۆر شت ئاگادار بی ڕئیمان ئەوە ڕئیمانە پێمان وانەیە لە هەموو شتێک ئاگادار بی ئەگەر خۆشی بڵێ ئەوە شتێکی ترە بڵێ من لە هەموو شتێک ئاگادارم بەڵام پێمان وانەیە لە هەموو شتێک ئاگادار بی لەبەر ئەوەی مەسەلەن زۆر سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەفەرەکە سەرۆکی هەرێم سەفەرەکە جاری وهەیە لەگەڵیانە و جاری وهەیە لەگەڵیان نییە و ئیتر ئەمە هەمووی هۆکارن بۆ ئەوەی خەڵکەکە یعنی کە ئەڵێ یەکێتی وەکو پێویست بە ئارچی خۆی هەڵنەستاوە ئەم هۆکارانەیە کە بۆم باس کردی بەڵام لە هەمان کاتیشدا ئەمە بە پێویستێ زانین کە لە حکوومەت بین فشار بکەین فی سەبیلی ئەوەی شەریکی ڕاستەقینە بین نەک شەریکی لابەلا لە هامش بین ڕاستەقینە بین چی هەیە هەموو شتێک بزانین هەریەک لە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان باس لەواکە لە ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان ئەم دوولایەنن کە ئەگەری زۆر هەیە یەک نەگرنەوە بە یەک نەگەنەوە خاڵە هاوبەشەکانیان یعنی یەکسان دەبێت لەگەڵ یەکترا وە قسە لەسەر ئەوە هەیە کە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان کورسی سەرۆکایەتی هەرێم زوو باسەکە و پارتی دیموکراتی کوردستان زوو باسی کورسی سەرۆکی پەرلەمانەکە باشە وە قسە لەسەرەوە هەیە کە نە گۆڕان و نە پارتیش مەرجی پێشوەخت بۆ دانوستان و قسەکردن قبول ناکەن ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابتان وەکو ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چ پەیامێکتان هەیە لەم دۆخەیە بۆ ئەوەی لایەنەکان ینی بە تایبەت پارتی و گۆڕان دابنیشن و دانیشتنەکان ئەنجامی هەبێت نەک تەنها دانیشتنیەک بێت و لە دوای دانیشتنی یەکەم دیسان دەرگاکە دابخرێت و بگەنە ڕێگەیەکی داخراوە خۆی ئەگەر ئەمە یەکەم زار ئەم مەسەلانە کە ڕوویدا و کە بوون و تاوانە خۆمان نەزانین مەسەلەی کە چۆن پەرلەمان تعتیل کرا با بڵێن کە چۆن پەرلەمان ڕاگیرا یاخود لە کار کەوت
ما خۆ نەزانانی ینی بەڕاستی لەم مەسەرەی پارتی دیموکراتی کوردستان بەرپرس بوو لە مۆزوعی و ممکنە هەتا ئێستاش کە نەگەیشت بنە هیچ نەتیجە سببی ئەوە بووە مەسەرەن شەرتەکەی پارتی ئەوە بۆ دەبێ ئەو سەرۆک پەرلەمانە نەبێ ینی سەرۆکەکی تر بێ و لە هەمان کاتیشدا گۆڕانیش هەم جەخت لەسەر ئەوە دەکاتن لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و کە سەرۆکایەتی هەرێم ماوەی بەسەر سوێ لە 1970 2015ەوە بەڵام ئێستا گەیشتینە قۆناغێک بەڕاستی فەرزکردنی شەرت و شروط لە هەر لایەکبی جێگای قبول نییە لەبەر ئەوە جێگای قبول نیە چونکە یعنی تۆ ناگەی نەتیجە ئەگەر نەگەیە نەتیجە ئەمە کارە ساتە بەڕاستی ئەگەر ئەوها بەردەوام بی هەر وەکو پێشتر ئاماژەم پێ کرد لەبەر ئەوە وا مەفروزە و هەروەها بە قەناعەتی منیش هەرچەندەوە ڕەئی خۆمە بەڵام ڕەئی یەکێتی نیشتیمانیش هەر لەسەر ئەوەیە کەوا بە هەر زۆرێک بی بە هەر نەوعێک بی بتوانن هەمویان کۆبنەوە لەسەر مێزی گفتوگۆ بۆ ئەوەی بتوانن چارەسەری بدۆزن من پێم وایە شەردانان لە هەر لایەک بی شتێکی یعنی شتێکی قرسە ئەخرێتە بەر یعنی نایکەم یعنی نامانەوە وەزعەکە چاک بی ئەگەر شەرتت دانا لە نوێوە دابنیشن توان مناقەشی هەموو مۆزوعەکە بکەن پەرلەمان چ لێ بکرێ سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یعنی هەر هەمووی بە یەک پاکێز باز بکرێ چۆن چۆنی چارەسەری بۆ بدۆزنەوە لە پەیامەکەی بارزانی شاماژە بەوە دراوە ینی پاکێجی حکوومەت پاکێجی سەرۆکایەتی هەرێم پاکێجی سەرۆکایەتی پەرلەمان باس کراوە ئاماژە بارسێکی دراوە هیچ کامنی بە خاڵی سوور بە هێڵی سوور دانراوە کە نابێ باز بکرێ ئەمە بەڕاستی وایە فعلا یعنی من لەگەڵ ڕەئیم بخۆم و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەگەڵ ئەو ڕەئەیە کە ئەم کۆبنەوە زۆر زەروریە زوو بکرێ و لە هەمان کاتیشدا هەم زوو بکرێت کۆبنەوەکە و هەمیش مەرجیتیانەبێ بۆ ئەوەی بتوانن بگەنە چارەسەرێکی زوو چارەسەرێکی بە پەلە هەتاکە بتوانن ئەو کێشەرە چارەسەر بەڵێ زۆر سوپاس بۆ کاک نەسرۆڵڵا سورچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ ئەو کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی بینەرانی ئەزیزم ئەمەڵقەیەی باسی ڕۆژ کۆتایی هات تاوتوێ و قسەکردنمان تایبەت بوو بە بودجەی پەسەندکردنی بودجەی 2017 عێراق و قەیرانە سیاسیەکانی ئێستای هەرێمی کوردستان ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە جوانە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن و هەروەها زۆر سپاس بۆ هۆتێل هەڵواچی کە ئەم شەو ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەم بەرنامەیەمان لێرە پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بخواتانە سپێرم و ماڵتانە میشانەدا.